ئەو کەسەی کە تووشی دڵەڕاوکەی ژینگەیی بووە هەست بە خۆیەکە کە زیاتر ئەترسێت باشە خەمێکی زۆری هەیە ترسێکی زۆری هەیە لەوەی ئایا من تا چەندێک ئەژیم ئایا تووشی چی نەخۆشیەک ئەبم بەهۆی ئەو گۆڕانکاری و پیسبوونانی کە لە ژینگەیە هەیە. والله ئەو ڕۆژانەی گەرماکە بێ زۆر ناڕەحەت و هەموو کەسی پێ بێت تاقە دەبێ ئەو ڕۆژانەی تەپوتۆز و خۆڵ بێ هەر بەعام ئەوانەی کە نەخۆشن و ڕەبۆیان و سیەکانیان نەخۆشە هەر تەواو بێزارن لە ژیانی خۆ. کەواتە ئێمە هەمووان با لە چوارچێوەی چوونە دەرەوەی ناو سروش قسە بکەین. واقعە حاڵەتە دەرونیەکە هەر هەمومان بە پزیشکەکان و بە پرۆفیسۆرەکانی سەر دنیا پێمان ئەڵێن بەڵێ ڕاستە ئەم کەسە پێویستی بەوەتی بگەڕێ. دڵەڕاوکێ یەکێکە لە نەخۆشیە دەرونیەکان کە کۆمەڵێک نەخۆشی دەرونی جیاواز ئەکرێتەوە کە لەژێر چەتری دڵەڕاوکێدا دەناسرێن. دڵەڕاوکێ واتە ترسی مرۆڤ لە شتێکی پەنهان یا شتێکی نەزانراو یا شتێکی نادیار کە جۆری زۆرە. بەڵام دڵەڕاوکەی ژینگەیی هەمان نیشانەکانی دڵەڕاوکەی هەیە هەمان نیشانەکانی نەخۆشی دڵەڕاوکەی هەیە بەڵام جیاوازەکەی لەگەڵ دڵەڕاوکەی گشتیا ئەوەیە کە لە دڵەڕاوکەی ژینگەیە هۆکارێکی دیاریکراو هەیە. هۆکارە دیاریکراوەکە چییە؟ ئەوەیە کە ئێمەی مرۆڤ ئەبینین ژینگەمان گۆڕاوە بارودۆخی ژیانمان گۆڕاوە. ئەگەر کەسێک وەکو ئێمە تەمەنێکی هەبێت لە چاو مناڵەکانە ئەبینین ئەو چواروەرزەی کە جاران ئەمان بینی زۆر بە ئاشکرا. ئێمە باسی شاری سلێمانی یان هەرێمی کوردستانەکەم لە ساڵانی هەشتاکانە لە بیدایەتی نەوەکانە چوار وەرزی ڕوون و ئاشکرامان هەبوو بەهار هاوین پاییز زستان. بەڵام ئەگەر ئێستا سەیری هەرێمی کوردستان بکەین ئەبینین گۆڕاوە وەرزەکان بەو شێوەیە نین یان سێمانگەکە بەو شێوەیە ناخایەنێت یان ڕوونی وەرزەکان بەو شێوەیە نییە. پاییزمان تا حدێکی زۆر وشکە زستان باران و بەفرکەم ئەبینین جاران لە ناو شارە خەڵک بەفری ئەبینی شێرە بەفرینەی ئەگەر ئێستاکە بە دەگمەن بەفر ئەکەوێتە ناو شارەوە. ئەمە گۆڕانکاریەکە و زۆر گۆڕانکاری تریش کە لە ژینگەکەمانە ڕووی داوە لەوانەیە وبووشە بە هۆکار بەوەی کە هەندێک کەس هەست بە دڵەڕاوکێ بکەن بەوەی کە ئایا ئێمە بەرەو کوێ ئەچین ئێمە چیمان لێت ئەم ژینگەی کە ئێمە تیا ئەژین تاکەی بواری ئەوەمان ئایا بژین ئێمە چەندێک دەستمان هەیە لە وێرانکردنی ئەم ژینگەیە بەشێک لە خۆلۆمەکردنی خودی خۆمان و مرۆڤەکانی تر بەشێکە لەم دڵەڕاوکەیە. ئەو کەسانەی کە هەست بە دڵەڕاوکەی ژینگەیی ئەکەن خەڵکانێکن بە ئاگان لەوەی کە ڕوو ئاات لە ژینگەکەی دەور و پشتا و دەرئەنجامەکەی بە ئاگان و لە هۆکارەکانی بە ئاگان. وەکو باسم کرد ئێمە لە هەرێمی کوردستانە ژینگەکەمان زۆر جیاوازتر بوو لەگەڵ چەند ساڵ لەمەوە پێشا وەرزەکان جیاوازتر بوون هەستپێکردنمان بۆی جیاواز بوون. هەر تاکێک لە ئێمە کە بە ئاگایە کە ئەبینێت ئەم گۆڕانکاریە هەیە نیگەران ئەبێت. شەرنەیەک سەر تووشی دڵەڕاوکەی دەرونی بێ بەڵام هەرێکی لە ئێمە نیگەران ئەبێت بیرەکاتەوە بۆەمان لێ هات ژینگەکەمان هۆکارەکان چین هۆکارەکان چینین. ئەو کەسەی کە تووشی دڵەڕاوکەی ژینگەیی بووە هەست بە خۆیەکە کە زیاتر ئەترسێت باشە خەمێکی زۆری هەیە ترسێکی زۆری هەیە لەوەی ئایا من تا چەندێک ئەژیم ئایا تووشی چی نەخۆشیەک ئەبم بەهۆی ئەو گۆڕانکاری و پیسبوونانی کە لە ژینگەیە هەیە ئایا مناڵەکانم لە چی بارودۆخێکە ئەژین ئایا نەوەی نەوەکانم چانسی ئەویان ئەبێ ژیانیان هەبێت لەسەر ئەم ژینگەیە یانە یا لەم شوێنەیە لە چانسی ژیان ئەبێ یان لەوانەیە کۆچکەم بڕۆنە شوێنێکی تر ئایا چیم پێ ئەکرێ بۆی چاکی بکەم و وەکووتم خۆلۆمەکردنێکی زۆر هەیە ترسێکی زۆر هەیە دڵتەنیەکی زۆر هەیە هەندێک جار بێ هیواییەکی زۆر هەیە ئەمانە لەوانەیە کاریگەریان هەبێت لەسەر خەو لەسەر خواردن لەسەر جۆری ژیان. هەندێک خەڵک یەک زانیاری پچکۆلەی تر ئەیەم دڵەڕاوکەی ژینگەیی هێشتا کە ناوی نەچۆتە ناو کتێبی تەشخیصکردنی نەخۆشیە دەرونیەکانەوە بەڵام زۆر سەرچاوە زۆر پزیشکی دەرونی تەنانەت کۆمەڵی دەروون ناسان و کۆمەڵی پزیشکانی دەرونی ئەمریکی باسییان کردو باسی ئەەکەن کە چۆن کات لەگەڵ ئەو خەڵکانەیە بکەین کە تووشی ترس و دڵەڕاوکەیەکی زۆر بوون دەربارەی ژینگە. نیشانەکانی وەکووتم هەمان نیشانەکانی دڵەڕاوکەیە لەوانەیە و کەسە هەست بە
لە کاتێکی دیاریکراوە هەستکات دڵی خێرا لێ ئەیە لە کاتێکی دیاریکراوە هەستکات لەشی ئەلەرزیێت کە بیرکردنەوەی نێگەتیڤ و بیرکردنەوەی نەرێنی زۆرە دەربارەی گۆڕانکاریە ژینگەییەکان دەربارەی دەرەنجامی گۆڕانکاریە ژینگەییەکان خەمی ئەوەیەتی چی ڕوئەیات چی ڕوونایەت ژیانی چۆن ئەبێت وەکوتم لەوانەیە کاریگەری هەبێت لەسەر خەوتن لەسەر خواردن لەسەر ژیانی ڕۆژانە لەسەر توانای بە جێگەیاندنی ئەرکەکانی ژیانی ڕۆژانەی هەموو ئەمانە کاریگەری هەیە لەوانێت تووڕەبوونی زۆری هەبێ لەوانێت لۆمەکردنی خودی خۆی و خەڵکانی تری زۆری هەبێت ئەگەر شتەکان تایبەت بکەینەوە چونکە لەوانەیە ئەم حاڵەتت لە خەڵکی شوێنێک بۆ شوێنێکی تر جیاواز بێت بۆ نمونە جوتیارێک کە لە شوێنێکا ژیاوە کشتتوکاڵێکی زۆری بەهۆی بارانەوە کردووە بەڵام لە ئێستا بێبارانی ئەبینێ دایمان مێشکی لای ئەوەیە باران نەباری کشتتوکاڵەکەم چۆن ئەبێت چی مەحسوڵاتێکم ئەبێت چۆن ژیان بگوزەرێنم بەدیلم چییە چۆن شتەکان باشتر بکەم لەوانەیە کەسێکی گوندی ئێمە بەم شێوەیە بیرکاتەوە لەوانەیە کەسێکی شوێنێک کە ڕووی لە سەحرابوون کردووە بیر لەوە کاتەوە کە کۆچ بکات لەو شوێنە کە شوێنەکەی بووە بە بیابان یان بەرەو بیابان بوون ئەچێت یان لە ئێستاە کۆچی کرد بێت نەک لە بیر لە کۆچکردن کاتەوە کۆچی کرد بێت لە شارێکە لە شوێنێکی ترا ژیانێک ئەژی کە و ژیانە نییە کە هی خۆیەتی بۆیە خەم و نیگەرانیەکی قوڵی هەیە و نازانێت چۆن دەری ببڕێە چۆن باسی بکە یان چۆن یارمەتی بۆ بەدەست بێنێت. لە ئێستاە ڕووماڵکردنی کاریگەریەکانی ژینکە گۆڕانکاریەکانی ژینکە ئەو گۆڕانکاریە باشانەی کە یان خراپانەی کە لە ژینگە ڕویانەوە بە هەردوو دیوەکەیە ڕووماڵکردنێکی زۆری بۆ ئەکرێت کە ئەمە خۆی لە خۆیە شتێکی زۆر باشە شتە باشەکە چییە؟ تاکەکان ئاگادار ئەبنەوە لەوەی کە ئێمە چی ئەەکەین لە ژینگەی خۆمان هۆکاری چین لەوەی کە ژینگەکەمانە چی ڕووبات چەندێک شوێندەستی ئێمە هەیە لەوەی کە ژینگەکەمان گۆڕانکاری بەسرا هاتووە و زائیدەن چیشمان لەدەست دێت بۆ ئەوەی بیکەین بۆ ئەوەی ژینگەکەمان باشتر بێت. کاریگەرە نەرینێکی ئەوەیە کە ترس و دڵڕاوکەیەکی زۆر لە ناو خەڵکەکانە بڵاو ئەکاتەوە کە لەوانەیە ئەمە خۆی لە خۆیە شتێکی پێویست بێت شتێک بێ پێویست بێ بۆ ئەوەی ئێمە بە شێوەیە لە شێوەکان دڵڕاوکێ و ناڕەحەتیەکمانتیا دروست بێ ئەگەر ئەم دڵڕاوکێ و نیگەرانیەمانتیا دروست نەبێ کار ناکەین بۆ ئەوەی کە شتەکان باش بکەین خۆی لە خۆیت دڵڕاوکێ وەکو هەموو هەستەکانی تر کە مرۆڤ هەیەی هەستێکی باشە چونکە ئاگادارمانەکاتەوە لەوەی کە شتێک هەڵەیە شتێک پێویستی بە چاکردنە بە دڵنیایی ئەو ڕۆژنامە نووسانەی ئەو میدیاکارانەی کە لەسەر کاری ژینگە کار ئەەکەن گرنگە وەکوتم باسی ڕاستیەکان بکەن بە پێی سەرچاوە کار بکەن و باسی شتێک نەکەن کە تەنها ترسی خۆیانە باسی شتێ بکەن کە مەزدەری هەیە یان کە لێکۆڵینەوەی لەسەر کراوە لە هەمان کاتە کاتێک کە خەڵکی ئاگادارەکەنەوە لەو گۆڕانکاریانەی کە ڕوویاوە لە ژینگەی ئەو ناوچەی کە ئێم ئەوانتیایە ئەژین و زایدەن گۆڕانکاریە جیهانیەکانیش لە هەمان کاتە باسی چارەسەریش بکرێت چونکە بۆ ئەوەی منی بینەر کاتێکە گوێبیستی ڕۆماڵێکی وا ئەبم کاتێکە گوێبیستی هەواڵێکی وا ئەبم تەنها نیگەرانی و دڵڕاوکێ و دڵتەنیەکەم بۆ نەمێنێتەوە تەنها بێ هیوان نەبم بە پێچەوانەوە ڕێگە چارەش ببینم ڕێگە چارەکانیش لەبەر چاوا بێ ئایا لەسەر ئاستی حکوومەتە لە ئەسەر ئاستی خەڵکە لەسەر ئاستی تاکە چی شتێک گونجاوە چی شتێک ئەتوانین بکەین بۆ ئەوەی ئەم زەرەر و زیانانە تا بە پێی پێویست کەم بکەینەوانەیە یانەی هێڵین. لە ڕاستیە ئەوەی کە ئێستا پزیشکانی پسپۆڕی دەرونی یان چارەسەرکارانی دەرونی لە جیهاندا پێی ئەڵێن دڵڕاوکەی ژینگەی مەرج نییە تەنها نیشانەکانی دڵڕاوکەی تیاابێ هەندێک جار تەنها نیشانەکانی خەمۆکی تایە کەسەکە زۆر بێ هیوا ئەبێت و نیشانەکانی نەخۆشی خەمۆکی و دڵتەنی زیاتر تیادا دەرئەکەوێت هەندێک جار نیشانەی تەنگەژەی دەرونی پاش زەبری تیا دەرئەکەوێت ترسێکی زۆرە فلاشباکی هەیە خەوینی خراپ ئەبێت یان تووڕەبوونی زۆرە یان نیگەرانی زۆرە واتە بە شێوەیەکی گشتی ئەکرێت کاریگەریەکانی گۆڕانکاریە ژینگەییەکان وەکو دڵڕاوکەیەکی گشتی وەکو دڵڕاوکەی ژینگەی ببیندێ وەکو خەمۆکی ببیندێ وەکو تەنگەژەی دەرونی دوای زەبر ببیندێ لەوانەیە نەچێتە قاڵبی یەکێک لەم نەخۆشیانەشەوە تەنها وەکو بێهیوایەکی زۆر وەکو تووڕەبوونێکی زۆر وەکو ناڕەحەتێکی زۆر کە کاریگەری لەسەر کەسەکە هەیە ببیندێ دەرەنجامی ئەم حاڵەتە چێکە کەسێک پێی ئەڕوات کاتێک کە هەر حاڵەتێکی دەرونی
کاری کردە سەر ژیانی ڕۆژانەمان لەسەر ئاستی کەسێتیمان لەسەر ئاستی پەیوەندیە کۆمەڵایەتیەکانمان لەسەر ئاستی پەیوەندی خێزانیمان لەسەر ئاستی ئیشوکارمان واتە ئێمە پێویستمان بەوەیە کە چارەسەری دەرونی وەربگرین چارەسەرەکان ئەکرێت ڕاوێژی دەرونی بێ لەگەڵ چارەسەرکارێکی دەرونیە ئەکرێت چارەسەرکردن بە دەرمان بێت لە لای پزیشکی پسپۆڕی دەرونی ئەکرێ هەردووکیان بێ لەبەرەوەی قورسی و توندی ئەم حاڵەتە لە تاکەکانە جیاوازە بە پێی قورسی و توندی ئەم حاڵەتە پێویستەکە چارەسەر وەربگرێت ئەوەی کە گرنگە بۆ کەسێک کە ئەم حاڵەتەی هەیە ئەو کەسێک کە چارەسەری ئەکات ئەو پزیشکە پسپۆڕی کە چارەسەری ئەکات خۆشی ئاگایەکی هەبێ دەربارەی گۆڕانکاریە ژینگەییەکان نەک کەسێک بێت زۆر بە ئاگانە بێت و شتەکان بە سادە وەربگرێت. واللهی ئەو ڕۆژانەی گەرماکە بێ زۆر ناڕەحەت و هەموو کەسی پێ بێت تاقە دەبێ ئەو ڕۆژانەی تەپوتۆز و خۆڵ بێ هەر بەعام ئەوانەی کە نەخۆش و ڕەبۆیان و سیەکانیان نەخۆشە هەر تەواو بێزارن لە ژیانی خۆشیان ئەو ڕۆژانە خۆشەکە جەوێکی فێنک و بارانێ ببارێ بە ڕەحمەتی شەڵا ئەم تۆز و خۆڵە پشواتەوە و پاکیدا شارەکەیا بێ و خۆڵ و خەشاکی شارەکەش نەمێنێ ئەم شتانە. ئەم پرسیارە دوو بابەت هەڵەگرێ بابەتێکی ئەتوانم بڵێم لە ڕووە دەرونیەکەوانە تا چیەمە تا ئێستا تێنەگەیشتووە کە ئەم گۆڕانکاریەکە شوهەوەیانە کە ئەگەر ئێمە بە نێرینی سەیریەکەین بۆ نمونە مەسەڵەن کە گەرما بێ بێتاقە دەبین کە خۆڵباری نەبێ ئێمە زیاتر هەست بە حاڵەتێکی دەرونیە یان بە کوردەکەی بەکۆی گشتی لە گۆڕانی کە شوهەکان ئێمە نەرێنیەکمان بۆ دروست دەبێ ینی کە شوهەوایەک یێتە بەردەمانە حاڵەتێکی قەلەقیمان بۆ دروست دەبێ بەڵام لە واقعی بیرکردنەوەکان ئەگەمە بیرکەینەوەوانێ هەموو شتێک ئیجاباتی خۆی هەیە ئێمە سەتا بە نێرێنی قسەمان کرد بەڵام ئەو نێرێنیش هەر ئیجاباتی خۆی هەیە بۆچی لەبەر لە کاتێکدا ئێمە باز لە گەرماکەین لە پێکهاتنی ئەو گەرمایە لەوە چێ کە شوهەوە زیاتر گەشە بکە ئەو میوەهاتانەی کە ئێمە باسیەکەن و بە تەماینی لەو وەرزانەیە سەر دەربێنێ و بە تایبەتی لە کاتی خۆڵبارینەکانیشە خۆڵبارینەکانیش لەوە چێ ئێمە زیاتر بە حکمەوەی کە حاڵەتە تەندروستەکان و ئەو مرۆڤانەی کاکەەوە نەتەمەنەوانێ هۆکارێک بن بۆی کە بێتاقە دەبن ناتوانن ئەو ئیسیعابە بکەن بەڵام لە هەمان کاتەوە ئەمیش هەر خۆی ئیجاباتێکی خۆی هەیە ئەمە بابەتە نێرێنەکەی کە کۆمەلگای ئێمە تێکەوتووە لە کەشوهەوەکان ئێمە تووشی دڵە ڕاوچیە بین و ئاسی ڕاگەاندنیش تا ئێستا بیرۆکەیەکی جوان نادۆتە پێشەوە شیکاریەک بکە ئێمە تێبگەێنە کە ئەمە ئیجابیە. ئەو خەڵکانەی کە زۆرترین مەترسیان هەیە بۆ توشبوون بە دڵەڕاوکێ یان هەر حاڵەتێکی دەرونی دوایی گۆڕانکاریە ژینگەییەکان بە تایبەت خەڵکی ئەو ناوچانن کە گۆڕانکاریەکی ژینگەیی توند تایدا ڕووی داوە ئێمە ئەکرێ وڵاتی عێراق هەرێمی کوردستان بە نمونە بێنینەوانە کە ئەهوارەکان وشکی کردووە خەڵکێکی زۆر لە ئەهوارەکان ڕۆیان کردوتە شارەکان و شوێنەکانی ناوەڕاست و هەرێمی کوردستان بۆ ئەوەی کە بژێوی ژیانی خۆیان بدۆزنەوانە کە ئەوان لە ژینگەیەکی جیاوازە ژیان هەندێکیان تەنها لەسەر بەلەم ژیاون ئەمە بە نمونە ئەهێنمەوە کە خەڵکێکن زۆر کاریگەر بوون خەڵکی گوندنشینەکان کاتێکە باران کەم ئەبێتەوە کە وشکە ساڵی ئەبێ زۆر کاریگەر ئەبن خەڵکی ناوچانەی کە بە شێوەیەکی گشتی کشتتوکاڵ و پەیوەندیان پشتیان بە باران بەستووە خەڵکی ئەو ناوچانەی کە ناوچەی توریستن ناوچەی گەشتیارین و شوێنەکەیان بەهۆی بارانەوە بێ یا بەهۆی ڕووبار و ئاوە بوو بێت پشتیان بە گەشتیاری بەست بێت و بەهۆی نەمانی ئەو ژینگە جوانەی کە هەیان بووە گەشتارەکان ڕۆیان تێناکەن ئەو شوێنانەی کە مەترسی ئەوەی هەیە کە بکەوێتە ژێر ئاوەوانە کاریگەر ئەبن لە هەمان کاتا خەڵکی ئەو شوێنانەی کە مەترسی هەیە بەرەو بیابانبوون ئەچێت ئەمانە بە شێوەیەکی گشتی خەڵکی ئەو ناوچانە زیاتر کاریگەر ئەبن. ڕۆژێک لە شوێنێک باسی ئەم حاڵەتەم کرد لەگەڵ کۆمەڵێک پزیشکی تری پسپۆڕایەکێکە لەوانە ئەڵمانی بوتی لای ئێمە تا ئێستا خەڵکێکمان نەبینیوە لەوەی کە دڵەڕاوکەیەکی هەبێ یان نەخۆشیێکی هەبێ پەیوەست بێ بە ژینگەوە وتم سادەیە لە بەرەوەی گۆڕانکاریە ژینگەیەکانی لای ئێوە یا هەر نییە یان زۆر کەمە لەبەرەوەی بافرێکی زۆر بۆ ئێستا بۆ بە باران دڵتان پێی خۆشە لەبەرەوە خەڵکەکە کەمتر ئەم دڵەڕاوکەیان تیا دەرئەکەوێ بەڵام خەڵکە بە شێوەیەکی گشتی خەڵکی ئەو ناوچانەی کە کاریگەرن لە تاکە کێ زیاتر کاریگەرە بێ بێگومان خەڵکی هەژارەکان ئەو خەڵکانەی کە توانایی ئابوووریان کەمە کە ئاستی دەستڕاگەیشتنیان بە یارمەتیەکان و بە گۆڕینی ژیانیان بە ئاسانی کەمە ئەو خەڵکانە زیاتر توش ئەبن
لە تەمەنا لەوانەیە خەڵکی بە تەمەن زیاتر خەڵکانی نەخۆش خەڵکانی ئەوانەی کە خاوەن پێداویستی تایبەتن زۆرتر کاریگەر بن و تووشی ئەم حاڵەتانە ببن. ئەو خەڵکانەی کە خۆیان نەخۆشی دەرونیان هەیە هەندێک چارەسەر وەرئەگرن کە بێتە هۆی ئەوەی کە دەمیان وشک بێتەوانەیە پلەی گەرمی لەشیان بەرز بێتەوە لە هەندێک نەخۆشی تایبەتە لەوانەیە زیاتر کاریگەر بن بە گۆڕانکاریە ژینگەییەکان و زیاتر کاریگەر بن بەوەی کە لە دەوریانە ڕوئەیە و تووشی ناڕەحەتی ببن بە هەمان شێوە. دواتر ئەو خەڵکانەی کە لەسەر ژینگە خۆیان کار ئەەکەن ئایا چالاکوانی ژینگەین ئایا ڕۆژنامەوان و میدیاکاری ژینگەین ئایا خەڵکانێکن ئیش لەسەر ئەو ئەکەن کە بواری ژینگە چاک بکەن ئەم خەڵکانە لەبەرەوەی ڕۆژانە ڕوبەڕووی ئەو دەرەنجامە خراپانە ئەبنەوە کە لە گۆڕانکاریە ژینگەیەکانە ڕوویاوە ئەم خەڵکانە زیاتر تووشی گڵاڕاوکەی ژینگەیی یا تەنگەژەی دەرونی دوای گۆڕانکاری ژینگەیی ئەبن و کاریگەری زیاتر ئەبێ لەسەریان. ئەو کاتە پێی بێتاقەتم من چونکە خۆشم نەخۆشم زۆر پێی بێتاقەتم حەزەکەم ئەو ڕۆژانە بێت کە جەوەکەی پاک بێ کە جەوەکە پاک بێ هەموو کە جەوەکەی پێخۆشە پاک بێ ئەینا ئەو ڕۆژەی تەپوتۆزە ئەوەی کە خاستن نەخۆشەوە یا ڕەبۆیەتی ئەوە هەر تەواو بێتاقەتە ئەوەشی هەر ساغە بێتاقەتە پێ. یەکێک لە سەرچاوەکانی خۆشی و خۆشگوزەرانی مرۆڤ بە درێژایی مێژوو ژینگە بووە. ژینگە واتە ئەو دەوروپشتەی کە مرۆڤ تایە ژیاوە ئەو سەوزاییە ئەو درەختانە ئەو سەرچاوە ئاویەکان سەرچاوە خۆراکیەکان کە بەردەوام لە خزمەتی مرۆڤ بووە و ئێمە مرۆڤیش بەردەوام خۆشیمان لێبینیوە. یەکێک لە شتە گرنگەکانی تر کە بیر خۆمانی بینەوە مرۆڤەکان کاتێک کە بە تەمەنا ئەڕۆین کاتێک کە ئەمانەیە خۆشی لە ژیان بینین کاتێک کە گەشت ئەەکەیت کاتێک کە ئەمانەیە کاتێکی بەتەنیا بین و دەرونی خۆمان هێمن و ئارامکەینەوە ئەوەی کە پەنای بۆ ئەبین بە دەرەجەی یەک ژینگەیە. کاتێک کە سەردانی وڵاتان ئەەکەین ژمارەیەکی کەم لە ئێمە یان بە شێو هەمومان بە شێوەیەکی کەم سەیری بیناکان ئەەکەین سەیری مۆڵەکان ئەەکەین سەیری بازاڕەکان ئەەکەین بەڵام ئەوەی کە زیاتر دڵمان ئەکاتەوە ئەو ژینگە جوانەیە کە ئەیبینین ئەو درەختە سەوزانەیە ئەو درەختە کۆنانەیە ئەو باخ و باخاتەیە ئەو سەرچاوی میوە و خۆراکیە سروشتیانەیە کە ئەیبینین ئەو سەرچاوە ئاویانەیە کە ئەیبینین لە ڕووبار و کانی و دەریا و زەریاکانەوە ئەبینین ئەمانە لە هەموو شتێ زیاتر دڵمان خۆشەکە. ئێمە مرۆڤ چەندێک بەرەو پێش ئەچین لە شارستانیەتە ئەوەندە نەخۆشە دەرونیەکانمان زیای کردووە لەگەڵ شۆڕشی پیشەسازیە ژمارە و ژمارەی نەخۆشە دەرونیەکان و ژمارەی توشبوون بە نەخۆشە دەرونیەکان زیادی کردووە. لە ژیانی ئەم سەردەمەدا لە 5 مرۆڤێک جۆرێک لە جۆرەکانی دڵەڕاوکەی هەیە. یەکێک بە شێوەیەک لە شێوەکان نەخۆشی خەمۆکی بووە بە یەک بەربڵاوترین نەخۆشی لەم سەردەمەیە کە خەڵک تووشی پەککەوتەیی ئەکات و ئەمانە و زۆر لە نەخۆشە دەرونیەکانی تر وەکو نەخۆشی ئۆتیزم وەکو نەخۆشی کانی تری مناڵان یان گەورە ساڵان کە ئەبینین ئەگەر زانست سەلماند بێتی یانەی سەلماند بێ ئەبینین لەم سەردەمەی کە ئێستا ئێمەیان نەخۆشە دەرونیەکان زۆر زیادی کردووە ئەمە بێژگە لە نەخۆشیە جەستەیەکان کە باسی ناکەم. بۆیە سروشت سەرچاوەیەکی گەورەیە بۆ ژیانی ئێمە کاتێ ئەمانەیە چاک بینەوە ڕوئەکەینەوە سروشت کاتی ئەمانەیە باش بینەوە ڕوئەکەینەوە سروشت. بۆیە ژینگە چەندێک بەرەو پێش بچین ئێمە چەندێک شارستانیەتمان باڵا بێ لە چی وڵاتێکا بژین لە چی شارێکا بژین ئێمە پێویستمان بە سروشتە پێویستمان بە شینگەیەکی تەندروستە بۆ ئەوەی تایە دڵخۆش بین بۆی تایە هەست بە هێمنی و ئارامی بکەیت بۆی تایە بە هیوا بین کە مناڵەکانمان ژیانێکی باشتر ئەژی. هەموو سەرەتاکان بگەڕێنەوە بۆ حاڵەتانەی ئەگەر هەر یەکێ لە ئێمە وەکو حاڵەتی دەرونی ڕووکەینە پزیشکی پسپۆر یەکەم شت پێمانەڵێ ئەڵەم کەسە پێویستی بەگەشتە کەواتە ئێمە هەمووان با لە چوارچێوەی چوونە دەرەوەی ناو سروشت قسە بکەین. واقعە حاڵەتە دەرونیەکە هەر هەمومان بە پزیشکەکان و بە پرۆفیسۆرەکانی سەر دنیا پێمانەڵێن بەڵێ ڕاستە ئەم کەسە پێویستی بەوەتی بگەڕێ. گەشت چوونە ناو سروشت بابەتێکە دەرون ئارامەکاتەوە و دوورەکەویتەوە لۆ جەنجاڵیە و هەمیشە سروشتیش ژیانەوەیە کاکە سەرۆژای. بۆیە من پێم باشە لەو حاڵەتە دەرونیانەی کە ئینسان تووشیە بێ لە هەر وەرزەکانە پێش هەموو شتێک یەکسەر لە ماڵەکەی خۆی بێتە دەرەوە ئەگەر تا حەوشەش چوو بێ ئەگەر چوو بێتە سەربانیش ئەگەر سەری شاخی گۆژەی کرد بێ ئەگەر لە دەربەنی خان بێت بچێتە سەر چەمەکە یعنی ئێمە گەسەی باگراوندا فیلمە بیانیەکان بکەین ئەو کەسانی کە زۆر بێتاقەت نستە سەر چەم و ڕووبارەکان پڕ بەدەنجیان هاوارەکەن
کەواتە ئەمە پێمانەڵێ لەوێ دوێن ئارامە بێتەوە. بۆ ئەو مرۆڤانە کە تووشی لە ڕاوکەیە هەر نیگەرانەیەکی تایبەت بە ژینگە بوون کۆمەڵێک شت هەیە کۆمەڵێک هەنگاو هەیە کە یارمەتیمان ئەدا هەم یارمەتی خۆمان و هەم یارمەتی کۆمەلگاکەمان و هەم یارمەتی ژینگەشی پێبین. یەکێک لەوانە وازێنانە لەوەی کە ئێمە ئینکاری بکەین ئینکاری لەوە بکەین کە گۆڕانکاری ژینگە گرنگ نییە یان ژینگەکەی ئێمە نەگۆڕاوە یان ئەگەر بش گۆڕێت هیچ کاریگەریەکی بەو شێوەی لەسەر ژیانی من یا خێزانەکەم ناکات. بێگومان گۆڕانکاریە ژینگەیەکان کاریگەری لەسەر ژیانی هەمومان هەیە لەسەر ژیانی خێزانەکانمان و نەوەکانمان و نەوەکانی دوای ئەومان هەیە. بۆیە گرنگە ئێمە واز لەو ئینکاریە بێنین دانی پێدا بنین چونکە بەشێک لە خەڵک کە ئینکاری ئەکا بۆ ئەوەیە کە خۆی لەو هەستە ناخۆشە بپارێزێ کە هەستی پێ ئەکا دەربارەی گۆڕانکاریەکان دام بە گۆڕانکاریەکانە بنین دام بۆ هەستە ناخۆشیە بنین کە هەمانە. هەنگاوی دوای ئەوەیە کە ئێمە بە ڕۆتینی ژیانی خۆمان بە ستایلی ژیانی خۆمانە بچینەوە کە چۆن ژیاوم پێشتر چۆن ژیانم کردووە چۆنێک مادەی نایلۆنم بەکارهێناوە چەندێک هەندێک مادەم بەکارهێناوە و فڕێم ماوە چەندێک پاشەڕۆکم بەکارهێناوە لە ژیانی خێزانەکەمە و چەندێکیم فڕێیاوە من چەندێک دەستم هەبووە لە بڵاوکردنەوەی ئەو زەرەر و زیانانەی کە بەر ژینگە ئەکەوێت هەوەتا بتوانین ئەم زەرەر و زیانانەی کە لە ژیانی ڕۆژانەمانە دروستی ئەەکەیت کەمیکەینەوانێ. بێگومان ئەمە هەندێک پرسیار دروستەکە بۆ نمونە خەڵکە دەوڵەمەنەکان بە تارەیەکی بە فڕۆکەیەکی پرایڤێت جێت سەفەر ئەەکەن و زۆر شت وێران ئەەکەن ئەوەی کە من بە ساڵێ 2 ساڵ ئەی پارێزم ئەوان لەوانەیە بە 5 دقە وێرانی بکەن بەڵام ئەمە هۆکارێک نییە یا مبەررێک نییە بۆ ئەوەی کە منیش پشتی لێ بکەمەوە نا چونکە کاتێک کە ئێمە لەگەڵ کۆمەلگایە پەیوەندیەکی کۆمەڵایەتی باش دروست ئەەکەین کاتێک کە ئێمە گروپ دروست ئەەکەین کە گروپی چالاکوان بێ گروپی خەڵکێکی چالاک بێ ئەم شانە دروست ئەەکەین و پێکەوە کار لەسەر ئەوە ئەەکەین کە ژینگەکە پاکەینەوە ژینگەکە باشکەین پاشەڕۆکانمان کەم بێتەوانێ خۆڵ و خواردن بە شێوەیەک فڕێبین کە زەوی سوودی لێوەربگرێ نایلۆنەکان بە شێوەیەک جیاب بکەینەوانێ کە بەکار بهێنرێتەوانێ پاشەڕۆکانی ترمان بۆ نمونە لە جلوبەرگ لە شتا تا ئەتوانین وای لێ بکەین بەکار بهێنرێتەوە یا خەڵکی کە بەکاری بێنێ ئەمانە کردەوەی بچووکن بەڵام زۆر باشن کە یارمەتی دەر ئەبێ بەوەی کە کەمترین زەرەر بەر ژینگەکەمان بکەوێت. کاتێ ئێمە پەیوەندیەکی کۆمەڵایەتی دروست ئەەکەین بۆ ڕوبەڕووبوونەوەی گرفتەکانی ژینگە ئەمە یارمەتیمان ئەیا بۆ ئەوەی کە هەست بکەین کە تەنها من نیم ناڕەحەتم خەڵکانێکی تری شەن وەکو من ناڕەحەتن لە هەمان کاتا خەڵکانێکی تری شەن وەکو من چالاکن یارمەتی دەرن بۆ ئەوەی کەمترین زەرەر بەر ژینگەکەمان کەوێ یان چاکبوونەوە بۆ ژینگەکەمان بکەین. بۆیە ئەو گروپانەی کە دروست ئەکرێت گروپی خۆبەخشی بێت گروپێک بێسەر بە ڕێکخراوێکی تایبەت بێت گروپێک بێسەر بە فەرمانگەیەکی حکومی بێت کۆمەڵێک گەنج بن پێکەوە کارێک بکەن ئەمە دڵخۆشیێک دروست ئەکات بە شێوەیەک لە شێوەکان هیوا ئەگەڕێنێتەوانێ و یارمەتی دەر ئەبێ بۆ ئەوەی ژینگە زەرەرەکانی کەمتر بێت و ڕوبەڕووی چاکبوونەوە بێت. بۆ نمونە کاتێک گروپێکی شاخەوانی لەگەڵ خۆیانە کۆمەڵێک کیس ئەبەن و خۆڵ و خاشاکەکە پاک ئەەکەنەوە لەگەڵ خۆیانە کۆی ئەەکەنەوە ئەمە شتێکی دڵخۆشکەرەکە ئێمە لە دووریشەوە بیبینین ئەبینین خەڵکانێکی خەمخۆرن کەوتا ئەکرێ ئەمەش خەمخۆری بین وەکو ئەوان بکەین ئەکرێ ئێمە پەیوەندیان پێوە بکەین ئەکرێ ئێمە گروپێکی شەرت نیە لەگەڵ خەڵکی زۆر جیاوازە ئەکرێ لەگەڵ خێزانەکەی خۆمانە گروپێک دروستکەین و پاکردنەوە بۆ شوێنێک بکەین یان زەرەرە ژینگەیەکانمان کەم بکەینەوانێ و شکارێ بکەین کە ژینگەکەمان باشتر و ئاوادانتر و سەوستر بکەینەوانێ. چۆن کار لەگەڵ مناڵا بکەین بێگومان مناڵانیش وەکو گەورەکان حەز بە گۆڕانکاریە ژینگەییەکان ئەکەن مناڵەکانمان ڕۆژانە لێمانە پرسن لە بەتایبەت لە وەرزی زستانە کەی بەفر ئەبارێ بۆ بەفر نەباری یان لە وەرزی پاییزە بۆچی دنیا پرتەقاڵی نەبوو وەکو ئێوە وتان بۆچی گەڵای درەختەکان نەکەوت ئەمە لەکوێ ڕوئایات مناڵان پرسیاریان هەیە گرنگە ئێمە بە شێوەیەکی زۆر سادە بارودۆخەکەیان بۆ ڕوون بکەینەوە تێیان بگەینین لەوەی کە گۆڕانکاریەک لە ژینگەکەی ڕوویاوە و ڕێگەیان بین کە هەستەکانی خۆیان دەرببڕن کە ئەمە شتێکی ناخۆشە بێگومان بەو شێوەیە ناکە بیان ترسێنین وەکو پەروەردەی کۆندای من بە ترس و بە تۆقانن شتەکان بۆ مناڵ باس ئەکرا بەو شێوەیە نا بەڵام بە شێوەیەکی زانستی کە تێیان بگەینین و شتێکی تریشەیە ئەگەر ئێمە بۆ مناڵەکانمان باس نەکەین کە گۆڕانکاری لە ژینگای ڕوویداوە
ئەوان بێ ئاگا نابن ئەوان ئەیبینن و لە هەمان کاتا منداڵان ئێستا بەخۆی بەکارهێنانی مۆبایلی زیرەک و بەکارهێنانی ئینتەرنێت و بەکارهێنانی سوۆسیال میدیاوە لەوانەیە مناڵەکان لە گەورەکان زیاتر بە ئاگا بن لەوەی کە چی ئەگوزەرێ لە ناوچەکەیە چی ئەگوزەرێ لە ژینگەی گۆی زەوی بە شێوەیەکی گشتیە لەبەرەوە پێویستیان بە ڕوونکردنەوە هەیە پێویستە وەکو دایک و باوکەکان ئێمەش بە ئاگا بین بیریان بخەینەوانێ بۆیان شەرح بکەین ڕێگەیان بین هەستەکانی خۆیان بە باشی دەرببڕن لە هەمان کاتا هانیان بدەین بۆ هەندێک چالاکی بۆ هەندێک بیرکردنەوەی زانستی بەوەی کە چۆن بتوانن یارمەتی ژینگە بن چۆن لە ژینگەکە تێ بگەن چۆن بیناسن چۆن شتەکان بزانن بیناسنەوە چی ڕوویاوە لە کۆنا لە ئێستاە شتەکان چۆنە و چۆن کارێ بکەن کە سوود بەخش بێت. کارکردن لەسەر ژینگە یان کارکردن بۆ ئەوەی کە نیگەرانی ژینگەیی کەم کاتەوانێ باسی ئەومان کرد کە ئێمە لەگەڵ کۆمەلگایە کار بکەین لە هەمان کاتا لەگەڵ خێزانیشە هەموو خێزانێک ئەکرێ لەناو خۆیان کۆمەڵە گۆڕانکاری بکات یەکێ لەوانە کەمکردنەوەی بەکارهێنانی ئۆتۆمبیل بە پێی توانە یان هەموو ئەندامێکی خێزان ئۆتۆمبیل بەکارنێنێ بە ئۆتۆمبیلێک یان کەمتر بە لە خێزانەکەیە بەکاربیێندێ یەکێک لەوانە کە چالاکیەکە کە هەم وەرزشیشە کە پێویستە بۆ جستە بۆ نمونە بە پێ ڕۆیشتن ڕۆشتنی زۆر بە وەکو خێزان وەکو چالاکیکی خێزانی ئەنجام بدرێت یان پاسکیل سواری بکرێت یان هەر کە گۆڕانکاریەکی تر یان هەر چالاکیەکی تر کە یارمەتی دەرە بۆ ئەوەی کە هەم ژینگە باشتر بناسین یا هەم ژینگە پاک ڕاگرین و زیانمان بۆ ژینگەکەم بێ بۆ نمونە هەندێک لە چالاکی هەیە ئێستا وەرزی بەهارە بە خێزان لە دەرەوەی شار بمێننەوە کامپین بکرێت بۆ نمونە لەو کاتەیە مناڵەکان ئەستێرەکان بە باشتر ئەبینن درەختەکان ئەبینن لەوانەیە هەندێک لە زیندەورانی بچووک ببینن کە پێشتر نیان بینی و هەندێک لە ئاژەڵ ئەگەر کێوی بێ ئەگەر ماڵی بێ بیبینن ئەمە شارەزایی مناڵ و خێزانەکە زیاتر ئەکا بۆ ناسینی ئەم بوونەوەرانە و بۆ گرنگی ئەم بوونەوەرانە لە ژینگەکەیە و چۆن لە هەمان کاتا خۆشی لە ژینگە و سروشتی دەوروبەرمان ببینین و لە هەمان کاتیشا کارێ بکەین بۆی ژینگە و سروشتەکەمان پاکتر و جوانتر بێت. وەکو ئاماژەم پێدا بۆ کەسێک بۆ تاکێک کاتێک کە تووشی دڵە ڕاوکێ یان نیگەرانیەک بووە بەهۆی گۆڕانکاریە ژینگەییەکانەوە ئەو هەنگاوانەی کە پێشتر ئاماژەم پێدا ئەتوانێت کاری لەسەر بکە بەوەی کە وازدە ئینکاری بێنێ بەوەی کە چۆنێتی ژیانی خۆی بگۆڕێت زەرەرەکان کەم کاتەوانێ یارمەتی ژینگە بات بچێتە ناو کۆمەڵە و ئەو کۆمەڵە و گروپانەوە کە یارمەتی دەرن بۆ پاراستنی ژینگە و گەشەپێدانی ژینگە لەگەڵ خێزانەکەی خۆیدا چالاکی بکات چالاکی وەکو کامپین گەشتکردن گەڕان چوونە ناو سروشت مانەوە لە ناو سروشتە یان چالاکی زانستی بۆ ئەوەی کە سروشت پەرە پێ بدرێت سروشت باشتر بکرێت هەندێک چالاکی تریش بۆەوەی کە چۆن مناڵەکانمان گەشە پێ بکەین وەکو ئەوەی کەم ئۆتۆمبیل کەمتر بەکار بهێنرێت ئەوەنەی بتوانین پیادەڕۆ بکەین ئەوەنەی بتوانین پاسکیل بەکاربێنین ئەوەنەی بتوانین کامپین بکەین بەکارهێنانی مەوادە زیان بەخشەکان کەمتر بکەینەوانێ ئەگەر کەسێک بینی ئەم شتانە یارمەتی دەر نییە یان بەم شتانە تەواو باش نابێت ئەو کاتە پێویستە ڕووبکاتە پزیشکی پسپۆری دەرونی بۆ یارمەتی بدات بە لە ڕێگەی دەرمان بێت لە ڕێگەی چارەسەر و ڕاوێژی دەرونیەوە بێت یان بە هەر دووکیان بێت بۆ ئەوەی بتوانێت یارمەتی خۆی بات دەرونێکی تەندروستری هەبێت و یارمەتی خۆی و ژینگەکەشی بدات.